جیهان ڕوبەڕووی مەترسی ڤایرۆسی کۆرۆنا بووەتەوە. حکوومەتەکان ناچار بوون چەندین ڕێکاری جیاواز بگرنە بەر. لەو چارچێوێدا حکوومەتی کوردستانیش لە پێناو بەرەنگاربوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا لە ناوەندەکانی خوێندن پشووی ڕاگەیاندووە. لەم دۆخەنە هەموارەدا قوتابخانەکانی ئیشق و نیلوفەر کۆمەڵێک پرۆژەی نوێی بۆ قوتابیان بەرهەم هێناوە. قوتابخانەکانی ئیشق و نیلوفەر کە بەردەوام پێشڕەوی نوێگەریەکان بوون لە ئێستادا سیستەمی پەروەردەی ئۆنلاینی خستووەتە کار. لە ڕێگای ئەم سیستەمەوە وانەکان لەلایەن مامۆستایانەوە تۆمار دەکرێن و دواتر قوتابیان دەتوانن لە ماڵەکانیانەوە وانە بخوێنن. لە ڕێگای ئەم سیستەمەوە قوتابیان دەتوانن دووبارەی وانەکان وەربگرنەوە و زانیاریەکانیان نوێ بکەنەوە. تا ئەمڕۆ نزیکەی 700 ڤیدیۆی وانەکان کراوەتە سیستەمی پەروەردەیی ئۆنلاینەوە. جگە لەو وانانەی لە ڕێگەی ڤیدیۆدا دەنرێت لە ڕێگای وانەی ڕاستەوخۆوە ڕێگری دەکەین لە کات بەفیڕۆدان و دوورکەوتنەوەی قوتابیان لە پرۆسەی خوێندن. لە ڕێگای ئەم سیستەمەوە بەرنامەی وانەکانی هەفتە لە خوێندنگاکانەوە دەبەینە ماڵی قوتابیان. لەم قۆناغە سەختونا هەموارەدا سەرجەم دامەزراوە پەروەردەیەکانی ڕووناکی هەولێر لە خزمەتی پەروەردەی هەرێمی کوردستاندایە. با لە ماڵەکانمان بمێنینەوە و پابەندی ڕێنمایەکان بین.